بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرژی دووەم لاپەڕە ١٩١ ساغ بکەوە باسی بابەتی ژمارەی کەردار و ژمارەی دەیی و چۆنیەتی گۆڕینیان و نووسینیان. ژمارەیەکی کەردار وە ژمارەیەکی دەیی بۆ هەر نمونەیەک بنووسە پاشان شێوەی پیتیش بنووسە. لێرە وێنە هەیە دەبی ئەمن بتوانم ئەو وێنانە بخینمەوە و بتوانم بیانگۆڕم بۆ ژمارەی کەردار و بۆ ژمارەی دەیی. ئەگەرە من تەمەشای لای دەستی چەپ بکەم لێرە دە بەش هەیە هەمووی ڕەنگکرایە دوو جار دەبەشی واتە دووی تەواوم هەیە زوو دەنووسم دووی تەواو. ئەگەر ئێستا کەرتەکەی بنووسم ئەوجا تەمەشا دەکەم لێرە چەند ڕەنگکرایە 4 بەش لە دەبەش زوو دەنووسم 4 لە 10. ئەوە بە شێوەی کەردار نووسیم. ئەگەر بمەوێ دەتوانم 4 لە 10 بکەمە 2 لە 5 هەردوو لای سەرێ و خوارێ دابەشی دووی کەم بەڵام پێویست ناکە لێرە. ئێستا یەکسەر ئەو ژمارەی دەکەمە ژمارەی دەیی دووەکەی دەنووسم فاریزە چوارەکەی تەنیا چارەکەی دەنووسم دەخینمەوە کو دەیخینمەوە 2 4 بەش لە 10 یان 2 4 دەیەک کاتە خوێندکاری ژیر ئەگەر بە پیت لێت داوا دەکەن لێرە لە شێوەی پیتی بنووسە 2 4 لە 10 ئەوها پیتی ئەو لە بیرت نەچی 2 4 یان 4 بەش لە 10 4 بەش لە 10 هەندێک کە زەنووسی لە 10 هەندێک کە زەنووسی لە 10 هیچ کێشە نییە. 4 بەش لە 10 یان 4 دەیەک لە هەمووی ئاسانتر بنووسین 4 دەیەک ئەوها دەنووسین. دوو 4 دەیەک پرسیارێک تەواو و دێمە لای پرسیاری 2 ئەو جارەی دەبینم 3 تەواوم هەیە 3 تەواو 100% ڕەنگ کرایە کەواتە 3 تەواو 3 ئەوجا کەرتەکەی ئەگەر بنووسم لێرە چەندە لە سەدی 10 تەواو لەگەڵ 2 12 لە سەدی 12 لە 100 12 بەش لە 100 دەیخینمەوە 3 و دەیخینمەوە کو 3 و 12 لە 100 12 بەش لە 100 یان 12 لە 100 یان لە 100 12. ئەگەر بمەوێ بە شێوەی ژمارەی دەیی بنووسم 3ەکەی دەنووسم فاریزەکی دەنووسم 12ش دەنووسم تەواو. پرسیاری 3 100% ڕەنگ کرایە دەنووسم 1 چونکە 100 لە 100 هەمیشە دەکا 1 10 لە 10 1 5 لە 5 1 هەموو ئەوانە سەرێ و ژێرێ هەمان شت بوو دەکا 1 1000 لە 1000 1 2000 لە 2000 1 هەمووی ڕەنگ کرایەواتە یەکی تەواوم هەیە. لێرش لە 100 چەندم هەیە 1 2 3 4 5م هەیە 5 لە 100. ئەو جارەی تۆزە زەحمەتە چونکە لە 100 لە سەرێش یەک ڕەنووسم هەیە زۆر باشە سفرەکی دانێم لە لای چەپ هەتا لە کاتی نووسینی ژمارەی دەیی لێم تێک نەچی کەواتە لە نووسینی ژمارەی دەیی دەنووسم چ یەکی تەواو فاریزە 0.5 بەش لە 100. هەمیشە ئەگەر 100 بوو لێرە 2 سفرم هەبوو لێرەش دەبی 2 خانەم هەبی هەتا تێک نەچی لێم بەڵام هەرگیز نابی ئەم بچم سفرەکی لێرە دانێم ئەوە زۆر هەڵەیە. ئەو نووسینە زۆر گرنگە.
پرسیاری 4 لێرە دوی تەواوم هەیە ئەوە یەکی تەواو ئەوەش دوی تەواو 100% دوی تەواو دوو ژمارەی تەواو بە ئەوها بنووسم کەرتەکە چەندە لە 130 سی ڕەنگ کرایە کەواتە 30 لە 100 ئەوەی کو دەنووسم دوو ژمارەی تەواو 30 تەواو هەر ئەوەندە بێگومان لێرە دەمتوانی ئەو سفرەی لابم لەگەڵ ئەو سفرەی ببیتە دوو ژمارەی تەواو 3 لە 10 3 لە 10 و 30 لە 100 هەر یەک شتە هەر یەک شە چ ئەوها بنووسم چ ئەوها چونکە ئەو سفرەی ئێرە هیچ بەهایەکی نییە ئەگەر سێ بنووسی دەخینمەوە 3 لە 10 یان لە 10 یا 3 ئەگەر سی بنووسی دەیخینمەوە لە 100 30 بەش یان 30 بەش لە 100 کو بنووسی ئاوا دەیخینمەوە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان هەر یەک لە ژمارەکان لەسەر شێوەی ژمارەی کەرددار یان ژمارەی دەی لێرە بەخۆی ژمارەی دەیی ئەم دەیکەمە کەرت یازدەکەی هیچ دەستکاری ناکرێ یازدەی تەواوە یازدەکەی دەنووسم ئەوجا 50 چونکە دوو ڕەنووسە دەتوانم ئەگەر دوو ڕەنووسم هەبوو خوارەیەکەی 100 بێگومان دەتوانم لێرە ئەو سفرە و ئەو سفرەی لابم ببیتە 5 لە 10 دەتوانم 5 لە 10 کورتکەمەوە ببیتە نیو واتە 5ەکەی دابەشی 5 بکەم ببیتە 1 دەیەکەش دابەشی 5 بکەم ببیتە 2 دەکاتە 11.5 11.5 هەر ڕاستە ئەگەر لێرە نووسیم 11.5 ئەوەش هەر ڕاستە 50 لە 100 دەکاتە نیو کەواتە بە 3-4 شێوەی دەتوانم بینووسم کامەم بووێ ئەو ڕاستە دەبی بزانم کە هاوتانە ئەو پرسیاری 6 نۆی تەواوەکەم ئەمن هەیە ئێستا تۆزێک کێشەیە 1 لە 4 1 بەش لە 4 بەش دەتوانم ئەو چارەی بکەمە 100 ئەگەر بمەوێ کو دەیکەمە 100 ئەوها 1 لە 4 جارانی 25 دەکەم تا ببیتە 100 سەرێ و خوارێ ئەگەر بمەوێ بەڵام بمەوێ باشترە کەواتە دەبیتە 9.25 لە 100 نۆی تەواو ئەوها نۆی تەواو دوایە 25 دوایە لێرەش 100 ئێستا ئاسانە وەکو کەرتی دەی بینووسم 9.25 بەش لە 100 کو دەینووسم 9 ئەوها 9 واتە 9 فاریزە 25 دەنووسم تەواو سەدەکەی چونکە دوو ڕەنووسە واتە لە 100 بەڵام لێرە ڕەنگە ئاسان نەبوو بزانم کو بینووسم یەک چارێک هەمیشە دەکا 25 لە 100 نیو هەمیشە دەکا 50 لە 100 سێ چارێک هەمیشە دەکا 75 لە 100 ئەوانە دەبی بزانم ئەمن ئەوە لێرە ئەوەش تەواو بووین پرسیاری 6 دەچمە لای پرسیاری 7 لێرە 7.25 لە 100 7.25 لە 100 زۆر ئاسانە وەکو کەرت بینووسم 7.25 لە 100 وەکو کەرت دەینووسم ئەگەر بمەوێ 25 و 100ەکەی کورتکەمەوە دیسان دەکاتەوە 7 و چارەک وەچی لێرە کو چارێکمان هەبوو توانم ئەوها بینووسم 7 و چاریەک ئەگەر بمەوێ بەڵام نەنووسرایە بە سادەترین شێوەیان شتیوە کەواتە ئەو هالەی دەگەڕێم 7.25 لە 100 پرسیاری 8 لێرە ئەو کەرتە ژێرەکەی دەکەمە 10 کو سەرە و ژێرە جارانی دوی دەکەم ئەو های لێدێ ژمارە تەواوەکە هەمووی شەوەکو خۆیتی لێرە دەبیتە 2 لە 10
چونکە سەرە و ژێرەم جارانی دوی کرد سەرە و ژێرەی 1 بەسەر 5. ئێستا دەیکەمە ژمارەی دەی چارەکەی دەنووسم فاریزەکی دەنووسم 2 لە 10 دەنووسم 2 دەیەک. پرسیاری 9 چاری تەواوم هەیە کەرتی 2 بەش لە 5 دیسان لێرە جارانی دوی دەکەم هەتا ببیتە 10 خوارەیەکەی سەرێش دەبیتە 4 واتە کەرتەکەی دەگۆڕم دەیکەمە 4 و 4 لە 10 ئەوها ئەوجە ئێستا زۆر ئاسانە بە شێوەی ژمارەی دەی بینووسم چارەکەی دەنووسم فاریزەکەی دەنووسم چوارەکەش لێرە دەنووسم 4 و 4 دەیەک. هەمیشە ناچارم ژێرەکان بکەمە 10 100 1000 کە کاتی بمەوێ بیکەمە ژمارەی دەی ئەوە ئاسانترین ڕێیە. لێرە زۆر گرنگە ئێستا چ بکەم کو دەیخینمەوە دەیخینمەوە 8 و تەمەشا دەکەم چەند ڕەنووسم لێرە هەیە 2 ڕەنووسم هەیە واتە لە 100 ئەگەر 1 ڕەنووسم هەبی بەش لە 10 دوم هەبی بەش لە 100 3 ڕەنووسم هەبی بەش لە 1000 4 ڕەنووسم هەبی بەش لە 10,000 ئەوە زۆر زۆر گرنگە لێرە بەش لە 100 کەواتە یەکسەر هەشتەکەی دەنووسم 6ەکەش دەنووسم 100یش دەنووسم ئەگەر بمەوێ سفرەکەش لێرە دەنووسم هیچ کێشە نییە ئەوها هەر بەش 6 بەش لە 100. پرسیاری 11 تەمەشا دەکەم لێرە تەنیا 1 ڕەنووسم هەیە کەواتە بەش لە 10 16ەکەی وەکی خۆی دەنووسمەوە ئەوجا 3 بەش لە 10 3 دەیەک چونکە 1 ڕەنووسە 16 و 3 دەیەک یان 3 لە 10. لێرە 27ەکەی هەروەکو خۆی هیچ دەستکاری و شتیوان نییە بەڵام ئەو کەرتەی چا دەکەم ژێرەکەی دەکەمە 10 واتە جارانی دوی دەکەم هەتا ببیتە 10 سەرێش هەر دەبی جارانی دوی بکەم ناتوانم خوارێ جارانی دوی کەم سەرێ هیچ نەکەم کەرتەکەم تێک دەچی. ئێستا دەیکەمە ژمارەی دەی کە زۆر زۆر ئاسانە 27 فاریزە 6 لە 10. هێڵی ژمارەکان بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 13 هەتا 16 ژمارەیەکی کەرددار یان دەی بۆ هەر پیتەک بنووسە کەرددار یان دەی. یەکەم پرسیاری ژمارە 13 پیتی ج پیتی ج لە چێندەرە لێرەیە پیتی ج دەکاتە 550 ئەگەرە من بە کەرت بینووسم 550 کو دەینووسم 550 لە 100 واتە دەنووسم 550 لە 100 50 بەش لە 100 بەش بەڵام 50 بەش لە 100 بەش دەکاتە نیو واتە دەتوانم بنووسم 5 و نیو لێرە 5 و نیو چونکە من دەزانم 50 10 بەش 100 چونکە 100 دوو ئەوەندەی 50 دەکاتە نیو خوارەیەکە دوو ئەوەندەی سەرەیە واتە نیو هەمیشە 5 و نیو. ب چەندە ب لێرە 450 لە 100 450 لە 100 واتە 450 بەش لە 100 بەش دیسان دەتوانم بنووسم 4 و نیو چونکە 50 10 بەش 100 دەکاتە نیو دیسان 4 و نیو. ئەو جارەی ئەو ژمارەی کو بنووسم وەکو ژمارەکی دەی 4 و چارێکێک لە ژمارەی دەی چارێک هەمیشە دەکاتە 25 لە 100 25 لە 100 کو دەنووسم بە ژمارەی دەی دەینووسم
4 و 25 ئەوها 25 لە 100. ئەو جا هاتینە لای د چەندە؟ تەماشای ئێرە بکەم. 5 و 3 چارێک. 3 چارێک ئەگەر ئەمن ئەو چارەی خوارێ بمەوێ بیکەمە 100 جارانی 25 دەکەم. 4 جاران 25 دەبیتە 100 واتە دەبیتە چ ئەو کەرتە دەبیتە 5 تەواو لێرە 100 سەرێشم دابەشی 5 کرد بە 25 ببورن دەبیتە 75 واتە دەکاتە 5 و 75 بەش لە 100 کو دەینووسم وەکو ژمارەی دەی ئەوها دەینووسم 5 75 ئەوە ئاسانترین شێوە. پرسیاری 17 گوڵستان داوای پارچە قماشە چی لە فرۆشیارێک کرد کە درێژی 6 و 75 مەتر بی. لێرە دەبووە بنووسی بە دەویست پارچە قماشە چی بکڕی کە درێژەکەن داوای لێکردمانای چییە؟ فرۆشیارەکە پارچەیەکی بە درێژی 6 و 3 چارەک مەتر بۆ بڕی. ئایا فرۆشیارەکە بڕی پێویست لە قماش بۆ گوڵستانی بڕیوە؟ واتە ئایا 6 و 75 هەمان شتە وەکو 6 و 3 چارەک؟ بەڵێ هەمان شتە، چونکە 6 و 3 چارەک دەتوانم ئەو چارەی بکەمە 100 کو جارانی 25 دەکەم سەرێ و خوارێ کە جارانی 25م کرد سەرێ و خوارێ سەرە و خوارە ژێرە سەرەکە دەبیتە 75 خوارەکەش دەبیتە 100 کەواتە یەک شتە دەبیتە 75 بەش لە 100 واتە هەمان شتە چ ئەوها بنووسم چ ئەوها بنووسم هەمان شتە. بەڵێ پرسیارەکە بەڵێ وەڵامەکە بەڵێ. هێڵی ژمارەکانی پێشوو بەکاربینە و دوو ژمارەی دەی نێوان 4 و 25 و 4 و 50 بنووسە. بێگومان ئاسانترین شت ژمارەی نێوان دوو ژمارەی دەی بنووسین بە هەزاران ژمارە هەیە ئێستا ڕوون دەکەمەوە کو 4 و 25 و 4 و 50 4 و 25 و 4 و بۆ وێنە 50 لە مابینی 4 و 25 4 و 50 چه هەیە؟ بە هەزاران کەرت هەیە. یەک لەوانە 4 و 26 4 و 27 4 و 28 4 و 29 4 و 30 4 و 31 4 و 32 4 و 33 4 و 40 هەتا 4 و 50 بە ملیۆنان هەیە بێگومان ئەگەرە من هەمویان بژمێرم هەر لە ژمارە نایە کەواتە هەندێک لەوانەیە من دەژمێرم چونکە 26 دوای 27 هەتا دەگەیە 50 بزانە چه هەیە ئەوجا 41 و 42 و 43 و 44 و 45 و 46 و 47 و 48 و 30 و ئەو شتانە هەمووی هەیە لە مابینی 25 و 50 چه هەیە بژمێرە بێگومان چارەکەش هەر چارە ئەو ناگۆڕێ. ئێستا بێمە لای پرسیاری 19 کامیان گەورەترە 2 هەفتە لە 100 یان 2 3 لێرانە ئەگەر دوو ژمارە هەبوو دەبی یەکەچیان دەیی بوو یەکەچیان کرد بوو ناچارم هەردووچیان وەکو یەک لێ بکەم یان ئەو ژمارەی بکەمە کرد یان ئەو ژمارەی بکەمە دەی وابزانم ئەوەی بکەمە دەی زۆر ئاسانترە کو ژێری ئەو کەرتەی 5 دەکەمە 10 واتە ئەوە چی لێدێ دەبیتە 2 تەواو 6 لە 10 6 لە 10 ئەگەر بمەوێ 6 لە 10 بکەمە لە 100 سفرەچ لێرە دادەنێم سفرەچ لێرە دادەنێم ئەو جارەی خوێندکاریژیش سفر لێرە نا دەبی ئەوەی زۆر باش بزانی لێرە نا لێرە لەبەر چ چونکە لە خوارش سفرم زیاد کرد لە سەرش دەتوانم زیاد کەم کەواتە 2
60%. لێرەش 2.7%. کامە گەورەترە؟ بێگومان 7% گەورەترە لە 60%. 7 گەورەترە. یان ئەگەرە من 6 لە دەیەکەی لێگەڕێم وەکی خۆی ئەوەی چاکەم 2.7% دەتوانم تەنیا بنووسم 2.7 لێرەش سۆرەکەش 2.6 کامەیان گەورەیە؟ بێگومان 7 گەورەیە. کاتە بە زۆر چەشن دەتوانم بەراورد بکەم. کاتە 2.7% یان 7 گەورەترە. ئەو ژمارەیە گەورەترە. پێداچوونەوە و ئامادەبوون سەرمەد ئەم پلەیانەی گەرمی تۆمارکرد. بزانەوە کوردیە دەبانووسرا بە سەرمەد ئەم پلە گەرمیانەی تۆمار کرد، نەک ئەم پلەیانەی گەرمی تۆمار کرد. ئەوە یەکەکە هیچ کوردی بەداخۆ نازانی. سەرمەد ئەم پلە گەرمیانەی تۆمار کرد 25 پلە، 27 پلە، 23 پلە، 25 پلە. ناوەڕاستە کامەیە دەبی ڕێزیان کەم لە گچکە لۆ گەورە. ئەوها وەچی لێرە ڕێزم کردیە 23 25 25 26 27 31 32. ئێستا لە لای چەپ ژمارەك لا دەبم لە لای ڕاست، دیسان لە لای ڕاست لە لای چەپ، دیسان لە لای ڕاست لە لای چەپ. 26 ناوە ڕاستەیە، لەوەی ئاسانتر نییە. پرسیاری 21 کۆڵکەکانی ژمارە 21 بنووسەوە. زۆر 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 ئاسانەوە. 21 دابەشی دەکەم بەسەر 3 دەبیتە 7. کۆڵکەکانی 3 و 7. بێگومان کۆڵکەی یەکجاران 21 هەر هەیە، بەڵام هەمویان هەیەە، بەڵام 3 و 7 3 جاران 7 دەکا 21. ئەو ژمارەی پرسیاری 22 9 جاران زۆر ئاسانە. 9 جاران 5 45. 9 جاران 2 18 18 و 4 22 2 22. 9 جاران 4 36 لەگەڵ 2 38. 9 جاران 3 27 لەگەڵ 3 30. تەواو. پرسیاری 23 دابەشکردن 41 دابەش 9 دەکات 4 چونکە 4 جاران 9 دەکات 36. لە 41 چەند ماوە؟ 5 ماوە. 51 دابەش 9 دەکات 5 چونکە 5 جاران 9 دەکات 45. چەند ماوە؟ دیسان لە 51 6 ماوە. یەکەکەش دیسان لە تەنشتی دانێم. 61 دابەش 9 دەکاتە 6 چونکە 6 جاران 9 دەکات 54. 54 61 شم هەبوو 11 چاری لێ بڕوا دەکا 7. کەواتە ماوە 7. 456 و 7 لە 9 دەتوانم ئەوها بینووسم. 4 5 6 7 9. وابزانم ئەوهایە. پرسیاری 24 کام کرد گەورەیە؟ 2 لە 3 3 لە 4 4 لە 5 5 لە 6. تەمەشاکەن خوێندکاری ژیر ئەو کەرتانە زۆر گرنگن. 3 4 5 کەواتە هەمویان سەریان بە یەک گچکەترە لە خوارێ. هەمویان خوارەیەەکە لێرە چویتە سەرێ، دیسان خوارێ چویتە سەرێ، دیسان خوارەوە ژێرە چویتە سەرەوە. ئەمن لێرانە پیشان دەدەم کە ناچارین ئەوانە ئەو هاتەمەشایان کەین. ئەمن 5 لە 6 و 4 لە 5 و 3 لەسەر. ئەم دەبی بزانم 1 دابەش 2 بچووکترە لە 2 دابەش 3 بچووکترە لە 3 دابەش 4 و بچووکترە لە 4 دابەش 5 و ئەوها بچووکترن. کەواتە لێرە کامەیان گەورەترە؟ ئەو لە هەمویان گەورەترە.
چەند ژمارەکە گەورە بی لەو جۆرە کەرتانە کەرتەکە گەورەترە چونکە 6 گەورەترین ژێرەیەوە 5 گەورەترین سەرەیە لێرە لە چاوانە گرتەمەشاکەم 3 4 5 6 2 3 4 5 ئەو جۆرە کەرتانە بۆ وێنە دیسان 6 لە 7 گەورەترە لە هەمویان دیسان 7 لە 8 لەویش گەورەترە 8 لە 9 ئەوها دەبی ئەتوو ئەو لاپەڕەی زۆر باش لە بەرکەی بنووسیەوە لە کنەخۆت کە بزانین 9 لەدا گەورەترە لە 8 لە 9 ئەویش گەورەترە لە 7 لە 8 گەورەترە لە 6 لە 7 گەورەترە لە 5 لە 6 گەورەترە لە 4 بەسەر 5 یەک بەسەر 2 لە هەمویان گچکەترە لەو کەرتانە ئەوە گرنگە. ئێستا دێمە لای 25 کام کەرت یەکسانە بۆ ژمارەی 0 لێرە 0 و فاریزەت هەیە بژمێرە چەند ڕەنووست هەیە ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 واتە ژێرەکە دەبی 100 هەزار بی ئەگەر هەموو ئەوانە بنووسمەوە کامەیە 53 دابش هەزار ئەگەر لێرە 0 بنووسم نەنووسم هیچ کێشە نییە کەواتە 53 بەش لە 1000 بەش. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە زۆر گرنگە ڕاهێنانی پێویستە هەتا لاپەڕەیەکی نوێ وانەیەکی نوێ هەر بژی.